نون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وصلى الله وسلم على سيدنا محمد رسول الله وآله وصحبه ومن والاه. ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. طبعا يما بردوام بين لسر بابتي بيشو سەبارەت بە چەمکی ئازادی کە چەمکێکی گرنگە لە ڕابردووە قسەمان لێ کردووە لەم ئاڵقێشا و لەم دانیشتنەیە ئینشاءالله بەرداوامە بین. بێگومان ئازادی و لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلام ڕەبط و پەیوەندیەکی ڕاستەوخۆ هەیە، بەڵکو ئاینی ئیسلامە بە پانتاییەکی زۆر فراوانتر، زۆر ڕەهاتر، زۆر قوڵتر چەمکی ئازادیەکان باس کراوە. پێناسەکان هەندێک ئاماژەی پێکرا لە ئەڵقەی ڕابردووە، من هەر بە خێرایی هەندێک ئاماژەی پێکەمەوە بۆی لێرۆ بچینە سەر پێناسایەکی تر کە گشتگیر بێ دەرهەق بە چەمکی ئازادی. لە مۆنتسکیۆ لە یەکێک لە پێناسەکانیە ئەڵێ بریتە لەوەی کە ئینسان یاسا جێبەجێ بکە، ئەو قودرەتەیە کە ئینسان بتوانێت یاسا جێبەجێ بکە کە یاسا خۆی لە ڕاستیە خۆی بۆ خۆی کۆتوبەندە. هیگەڵ قساکە سەبارەت بە ئازادی کاڵێ بریتێ لە تەحدیدێکی ذاتی بۆ واتایی کە ئینسان خۆی بڕیار ئەیە کە ئەمیان زۆر نزیکترە لە واقعەوە لەوەی مۆنتسکیۆ زۆر خۆی بڕیار ئەیە کە ئازاد بێ بەرامبەر بە هەندێک شتێ خارجی. ئەم پێناسانە ئەزیزەکانم هەمووی باز لە ئازادی ئینسان ئەکا سەبارەت بە هەندێک کۆتوبەندی خارجی خۆی دەرەوەی خۆی. بەس ئێمە ئەکرێ پێناسەیەکی نوێدا بنین بۆ چەمکی ئازادی کە ئەوش بریتێ لەوەی کە ئینسان ئازادانە مافەکانی خۆی بەرجەستە بکات و جێبەجێ بکە. کاتێک پێناسە بۆ ئازادی ڕاست ئەبێ کە پەیوەستی بکەین بە چیەوە؟ پەیوەستی بکەین بە دادگەریەوە. ئازادی ناتوانێت خۆی تەنها بۆ خۆی بەهایەک بێ، چونکە ئەگەر بڵین ئازادی بریتە لەوەی کە ئینسان هەر کارێک کە بێوێ بە ئەنجامی بگێنێ، جاری وایە خێرە تۆ بە ئەنجامێگەێنی، جاری وا هەیە شەڕە، ئەمە بەهای خۆی لەدەست ئەیە و هەروەها نابێتە بەهایەکی باڵا، چونکە بەها بریتە لەوەی کە هەمووان لەسەری متتەفقین. دادگەری باڵایە چونکە لە عەقڵەوە پیاداکرێ. بەس ئازادی جۆرێکە لە بەرهەمەکانی سەقافەت و ڕۆشنبیری، بۆیە دادگەری یەکێکە لە بەها باڵاکان. ئەتوانین بڵێن ڕازگۆیی کە بریتە لە گەیاندنی ئەو شتێک کە ئیمانە پێێتی، ئەمە خۆی بۆ خۆی بەهایەکی باڵایە و شتێکی چاکە. و هەروەها مەسئلەی وەفا بریتە لەوەی کە بەرامبەر چی بەرامبەر کردووی، چ چاکێکی بەرامبەر کردووی، تۆ چەمان چاکەی بەرامبەر بە ئەنجام بگەینیتەوە. لێرەوە ئەتوانین بڵێن پێناسی ئیسلام لەگەڵ لیبرالیەت لەگەڵ پێناسەی غەربی و فەیلسوفەکانی غەرب زۆر جیاوازە بۆ ئازادی. لە ئیسلامە ئازادی بۆ دەست پێکە کە ئینسان ئەبێ ئازاد بێ لە مەشاعیرەکانی. لە ئیسلامە ئەبێ ئینسان ئازاد بێ لە هەموو لە غەیری خوا بۆی بگا بەخوا. لە ئیسلامە ئینسان ئەبێ سەرەتا ئازابێت لە مەشاعیری سلبی خۆی، بۆ نمونە ئازابێت لە ترس، لە ترس لە ژیان، لە ترس لە مردن، لە ترس لە هەر شتێکی ترکە هێنین. ئینسان ئەبێ ئازاد بێ لەوەی کە ببێ بە عەبدی ماڵ و سەروەت و سامان کە نەتوانێ لێ ببەخشێ. ئەو کەسەی کە ئازاد ئەبێ کە ترسی نامێنێ زۆرترین ئازادی بەدەستێناوە. بۆیە ئەکرێ لێرە بڵێن منداڵێکە لە غەزەیە کە خەڵکێک ئەترسێ ترسێکی زۆری هەیە، منداڵێکە لە غەزەیە خانووەکە بەسەرا ڕوخێ کە هێنە دەرەوە بە برینداری ئاماژەیەکی سەرکەوتن بەرزەکاتەوە و تانەیە گەیا لە ئیسرائیل. ئەم ئینسانە ئازاد بووە بۆ لەبەرەوەکو بە عەرەبیەکەی وتێ ڕوزیقە نەفسەن حوڕەتەن، دەروونێکی ئازادی پێبەخشراوە. بۆیە لە ئیسلامە ئازادی بریتە لە شتێک کە لە ناخی ئینسانەکانەوە دەست پێکە، نەک دافعێکی خارجی بێ. لە غەربە دافعێکی خارجی ئازادبوونە لە شتێکی دەرەکی ئینسان، بەڵام لای ئێمە ئازادی بریتە لە بڕیارێک کە ئینسان لە ناخی خۆیان ئەیدا و خۆی پەروەردگار پێبەخشێ کە چەمکە سلبیەکان نەبێ بە عەبد و کۆتوبەندی چەمکە سلبیەکان ئەم ئینسانە کۆتوبەند نەکا. بۆیە هەر کاتێک ئینسان خۆی ئازاد کرد لە کۆتوبەندە ناوەکیەکانی خودی خۆی، ئەو کاتاتوانین بڵێن ئینسانێکی ئازادە و ئازادێکی بەرجەستەی، ئازادێکی بەرفراوان بەرجەستاکە. لێرەوە جەنابی دکتۆر عەبدولکەریم، ئێمە
ئەکرێ یاخود ناکرێت لە بەرنمەیەکی وایە باس لە ئازادی ڕادەربڕین نەکەین. ئایا ئازادی ڕادەربڕین پێگەکەی چەندە لە ئیسلام و قورئان چۆن باسیەکە فەرمودەکانی پێغەمبەر دەست خۆش بێ خۆ بەناوی خۆی گەورە مهرەبان. سڵاو ڕێزم بۆ جەنابت و بۆ جەنابی کوڕ مەحمەد و بۆ هەموو بینەران. جەناب سەرتایەکی جوانە دەست پێ کرد، یعنی جیاوازی تێڕوانینی وەکو ئەمە لە ئەڵقەی پێشوە ئاماژەمان پێدا تێڕوانین بۆ شتەکان ئەگەڕێتەوە پاشخانە فکرەکەی یا فەلسەفیەکەی چینە و ئەنی عەقیدەیەکەی. ئێستا بین مەسەلەن جەناب ئامژە پێدا ئەرزگاربوون ئازادی لە ئیسلام ئەرزگاربوونە لە هەیمەنی شەیتان و لە دەسەڵاتی نەفس و لە حەزەکانی نەفس و زاڵبوون بەسەر حەزەکانی نەفسۆمانە، بەڵام لە غەربا بەعەکسەوە تەسلیم بوون جێبەجێکردنی حەزەکانی نەفس لێ ئازادیە. ئەلوێشەوەی ئەوان لەو دیدەی خۆیان و ڕەخنە لە ئازادی لای ئێماگرن. مەزۆت بابەتەکە تەڵەن حەقی خۆیەتی چونکە ئێمە یەکێ لەو شتانەی کە ڕەخنەمان لێگیری ئەوەیە کە یعنی وای وێنە ئەکەن یا وا تۆمەت مسلمانان تۆمەتبارەکردن یا ئیسلام تۆمەتبارەکرێت کە ئەو ئازادی ڕادەربڕینەی لە غەربا هەیە لێرە نییە. ئەمە چەند هەڵەیەکی تایە یا چەند با بڵێن چەند مغاڵەتەیەکی تایە. یەک لەوانە وای وێناکردنی ئەم ڕژێمانی کە ئێستا هەن وای وێنیان بکەیت کەمانە تەمسیلی ئیسلامەکەن، کەمانە وەکو خەلیفەی مسلمانان وابن و ئەمانە تعبیر بکەن لە حکمێکی ئیسلامی و لە با بڵێن لە دەسەڵاتێکی ئیسلامی. ئەمەی ئەمان بیکە ئەمەی ئەمان ئەیکەن کە ناوێن ئەوترێ ئەندرێ وڵات ئیسلامیەکان کە نەمە تعبیرە لە دید و تێڕوانینی ئیسلام بۆ مەسەلەی ئازادی. لە واقع ئەمە چاواشەکاری تایە. ئێمە بۆی بزانین ئازادی ڕادەربڕین لە ئیسلامە تاچ ڕادەیەکە ئەبێ بگەڕێنەوە بۆ دەقەکانی دوو بگەڕێنەوە بۆ تاریخمان بۆ مێژومان. لە دەقەکانە بگەڕی توانی خوا سوبحانه وتعالی کوتمان ئازادی خۆی بەهایەکە قیمەیەکە بەهایەکە خوا سوبحانه وتعالی بە ئینسانی بەخشیوە چۆن ڕەبتە وابەستێ بە ئیرادەوە، چونکە عەقڵ و ئیرادەشی پێبەخشیوە. ئەگەر ئازاد نەبێ محاسبە ناکرێ، ئەگەر ئیرادەی نەبێ محاسبە ناکرێ. لەبەرەوە یعنی چەند شتێک وابستن بێ ئەبێ ئینسان ئازاد بێ. ئەو بۆیە بینی خوا سوبحانه وتعالی ینی بەو دەسەڵاتی خۆی بەو قودرەتی خۆی بەو هەموو نیعمەتی خۆی کە بەسەر مرۆڤایەتیە بەسەر مەخلوقاتی خۆیان هەیەتی، یعنی کاتێک کە ئەبلیس پابند نابێ خوا سوبحانه وتعالی هینی ناکە، با بڵێن ئەلوێ با بڵێن نابا بە ناخی ئەرزا مەسەلەن، بەس ئەی خاتە بەرامبەر ئازادێکات ئازادێکا کە تۆ بەم کردوی خۆت ئەو یعنی ئەو مەسیرە بەدەستێنی و حیوار و گفتوگۆی بینی خوا و بینی ئیبلیس و خوا سوبحانه وتعالی بۆی نەقڵ کردوین. ئەمە یعنی دەستپێکی با بڵێن ئەمە بنەمای شتەکانە مەسەلەی ئازادی ڕادەربڕینی. خوا سوبحانه وتعالی ڕێگری لە قیوای شەڕ لە هێزەکانی شەڕ نەکردو لەوەی کە تعبیر لە ڕای خۆیان بوو. ئەگەر قورئان بخوێنیتەوە نێوان خۆی پەروەردگار و فریشتەکان ئەی چۆن ئەی حیواری بینی فریشتەکان و خوای پەروەردگار کە هینی لێکەن خوا سوبحانه وتعالی یعنی ئەو ئیرهابە فکرێک کە ئێستا هەیە یا هەندێک جار هەندێک زانا بەکاری هێنێت یا هەندێک دەسەڵات بەکاری هێنێ ئەو ئیرهابە فکرێ یا هەندێک جەماعات بەکاری هێنن هەندێک کەسایەتی ئەو ئیرهابە لە تاریخ ئیسلامیە هەمان بۆ ئەو ئیرهابە فکریان کردووە. معتەزیلە مەسەلەن لە مەسەلە خەڵقی قورئان ئیرهابێکی فکری عەجیبیانە کرد. خوا بەخوای خۆی سوبحانه وتعالی ممارسەی نەکردووە یا بەکاری نەهێناوە. زۆری مەلایکە بە حڕیەت مناقشەی خۆیان دەسەڵاتیشی هەبوو، یعنی هەمویانی نەقڵ نەقڵکردنی قسەی کافرەکان و اینجا ئەسڵەن ڕێگەدان بۆی ئینسان خوا سوبحانه وتعالی وەنەفس وما سەواها فألهمها فجورها وتقواها یا فەرمێ وهەدەیناه النەجدەین. یان ئەمانە مادام ئیرادەی بە ئینسان بەخشیوە بتوانێت هەڵبژێرێ لە نێوان خەیر و شەڕە کاتە بێ ئازادی هەبێ. ئەگەر ئازادی نەبێ ئەتر و ئیرادەیە معنای چییە؟ لەبەرەوە لە ڕووی تیۆریەوە یا لە ڕووی فەلسەفیەوە مەسئلەی ئازادی ڕادەربڕین شتێکە دانپێنراوە و زەرورەتێکە بەشەریەت پێش ناکەوێ گۆڕانکاری ڕوونادا بەرەو پێش ناچێ ئەگەر ئازادی ڕادەربڕین نەبێ. لە تاریخی ئیسلامیش ئەگەر تەماشای بکەیت ئێمە یعنی هەندێک کەسایەتی مەسەلەن کە ئەکرێنە ماڵ بەسەر موسڵمانان و مەسەلەن
هەڵوێستی هەندێک زانا مثلەن لە فەلسوفێک یا لە متەسەوفێک یا لە کەسێک کە ئەفکارینی پێبووە ئەم شتانە ڕوویداوە مەسەن بەڵام فکرەکانیان ماوەتەوە بەڵام فرقەکان ماونەتەوە مەگەر کەسێک زۆر تەواو ئەفکارەکانی لە ڕوانگەی با بڵێن زانایانەوە زۆر زەرەرێ بێ بۆ کۆمەلگا ئیجراعاتی لەگەڵا کرابێ ئەمە بێ پێچوانی غەرب بووە مەسەن تۆ لە غەربە ئەم غەربەی کێستا شانازی بەینەوەکەن لە غەربە بتپەرستێکی تیان نییە خۆی ئەوروپا بتپەرست بوون کاتی کە قوستەنتین مەسیحێتی قبول کرد ئەوروپا بتپەرست بوو تام ئیسلامەکەن بەوەی کە بە زۆر بە ئاسن و ئاگەر خەڵکی کردوێتە مسلمان لە واقعامە لە ئەوروپا ڕوودا بەینەما بین لە عالمی ئیسلامیە ئەم مۆزاییکەی کە هەیە با بڵێن مسلمانی لێ مەسیحی تیاماوە یاهودی جوولەکەی تایە زەردەشتی هەیە مەسەلەن لە ناو فقە ئیسلامیەکانە ئام هەموو فرقە ئیسلامیانە هەیە لە ناو مسلمانانە ئەمە بەڵگەیە لەسەر چی بەڵگە نییە لەسەرەوەی کە اینجا هەر مەزایبە فقەکانمە بڵێ هەندێک تۆجوهمانەیە لە ناو مسلمانانە نەتیجەی بیرتەسکی خۆیان مەسەل بۆیان بکرێ مەزەبەکەنە یەک مەسەلەن تەفەهمی ئەو مەسەلەیان نەکردو ئەمە لە واقعا عولەما ئەمیان ڕەفز کردوتە بڵێ ئەگینا یعنی حمل الناس على رأي واحد يعني عمر زای خوا لێ بێجارێکیان حتممە جەنابتان بیستوە لە مناسبەیەکە بە قسەیەکەکە خەلیفەشە دوایی کابینێ خەڵکەکە خەریکن مەسە مناقشەی ناکەنە فەرەوە من ڕەیەک من دەرم بڕێ ئینەما هو ڕەی یعنی لەوانەیە ڕازم لەوانێ هەڵەبم ڕێگەی زۆری داوە بۆی کە هین بکە ئەسڵەن عومەر رضای خوا لێ بێ ئەبوو بەکر رضای خوا لێ کەم ڕۆژەوە کابێ بە خەلفا گەر هینەکەی بخوێنیتەوە خوتبەکەی گوێ لێ بگری هەر لێ کەم ڕۆژە دانانە بە ئازادی ڕادەبڕین ئازادی بەرەنگار حتا ئازادی بەرەنگاربوونەوەی دەسەڵاتدار حتى خص حتى فرمين واطيعوا الله واطيعوا الرسول واولي الامر منكم فان تنازعتم في شيء فردوا الى الله ورسوله يعني بس مجال لقل ده صلاه دار توب كنت نزاع سرور كي ابي كيسر لغرب يا سرور لا مش يا شريعه سرور لبين ده صلاه دار ولبين بابلين محكومه مساله ازادي اما علماء قسەیەک زۆر جوانەکەن ئیمام شافعی ئەڵێن فەرمیوتی لەولا عەلی ما علم حکم البغاة عەلی من دایمە خۆم کە باسی ژیانی خەلیفە ڕاشدەکان خوێنمەوە ببڕنەگەر کەمێ درێژم پێدا کە باسی ژیانی خەلیفە ڕاشدەکان خوێنمەوە من تەسهینی گاڵتم ئەو بەو بیرۆکەیە کە ئەبووە یەکەم فڵان کەس بووە دووەم ئەڵم ئەو خەلفانە هەر یەکە لە کاتی مناسبی خۆیان هات عەلی ڕزای خوا لێ بێ بۆ عەلمە زۆرەی یعنی مەرحەلەی عەلی عەلمێکی زۆری ئەویست بەلاغەیەکی زۆری ئەویست چونکە فتنەی زەمانی عەلی فتنەیەکی داخلی بوو دەرچوون لە فتنە داخلەکان و لە سراع داخلەکان و لە ململان داخلەکان دقەی هینێکی زۆر عمقێکی زۆری ئەوێ لەبەرەوە بینی مەسەلەن ئیمام شافعی معناه أفرمي لولا علم ما علم حكم البغاة برامبر بخوارج يلا خوارج كاتر كسان يقبون كان القرف دجي يعني معارضة سياسي نبون وكو أمرك معارضة أرشتي خوارج كومالك يشتر كربون وقت معارضة سياسي شتوا باوران بين أبو أوان دي لقلوش قاعد عندي قائين بنماي دانا بوبو معاملة لقلنا لكم علينا ألا نمنعكم مساجدنا يعني رجريتنا لنا كان بين نجمع لقلاب كان ألا نبدأكم بالقتال أما دس فيش خري نابن للشر لقلتان ألا نمنعكم الفي يعني للدعهاتي دولات بيبشتان نكن موظفيك مثلا هشتيك بيبشتان نكن وأجر شرش ما كد مثلا هيتانك بدوات أنا ناتشن يعني إن إجازناك يعني مسألة أزادي رادر برين الإسلام يعني شتي بهايكي زور قورية وهينكي زوري بيدرا بلا أجر إيمال نتيجة أم انتكاسي كمال أم دابراني 6 صالي أخير مثلا نماني دولتي إسلامي نماني خلافة إسلامي اشتكان بابلين أو برشاورونية نماوة أما ختاي ئێمەیە ڕاستەکەی لە مەسەلەکەمان باش هەزم نەکردووە هەروەتە مەشهورەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کەسێک هاو لای بەتوندی مامەڵەی لەگەڵا کرد هەندێک لە سەحابەکان ویستیان تەمەیکەن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەحابەکان بەتوندی مامەڵەیان لەگەڵا کرد نەک پێغەمبەری خوا هەندێک لە سەحابەکان ویستیان بەتوندی مامەڵەی لەگەڵا بکەن
پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی دعوه إن لصاحب الحق مقالة ئەمە دروشتمی ئازادی ڕادەبڕینە. دکتۆر محەممەد سەبارەت بە بابەتی ئەمر بە چاکە و فەرمان بە چاکە و ڕێگری لە خراپە لەگەڵ ئازادیە چ تەلازومێک هەیە لە بینیانە؟ بەڵە بەلای خۆی بەخشندە و میهرەبان درود و سڵاو وەسەگیانی پاکی سەروەرمان حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم یارانی و زانایان و خواناسان بگشتی دەستخۆشی لە جەنابتان و لە جەنابی دکتۆرەکەم و جەنابی شتوهەروە سڵاو ڕێزم بۆ بینەرانی عزیز. لە ڕاستیە ئەم بابەتەوەک و جەنابی دکتۆر تەماشای بە کۆمەڵە بابەت کرد لە مەسەلەی ڕادەبڕینی شخصی کە لە کاتێک لە کۆمەڵگەی ئیسلامیە هەیە چ پانتایەکی گەورەی پێدراوە ئازادی ڕادەبڕینی شتێکێکە لە بنە ماسەرەکیەکان کە شریعەتی ئیسلامی بۆ هەموو کەسی دابین و نە تەنها بڵێت تایبەتی کا بە چینێکی تایبەتەوە لە خوێنەوار و نەخوێنەوار و زانە و نەزان بۆی هەیە ئەو ڕێی کە خۆی هەیەی حتا مەبدەئی شوراکە لە زانایان دەڵێن ئازادی 5 ڕکنی هەیە 5 ئەرکانی هەیە کە لە ئەرکانەکانیان شورایە شورا خۆی بۆ خۆی بە پایەیەکی سەرەکی داهاندەی وەرگرتنی ڕای بەرامبەرەکە بەشێکە لە پێدانی ئازادی بە کەسەکە کاتێ لە هەر پرۆژەیەکە کە هەتە ئیسلام پێمانە فەرمووە ئەمڕۆهم شوڕا بەینەهم خودی بوونی شوڕا لە نێوانی موسڵمانان یانی کەوابوو هیچ پرۆسەیەکمان ئێمان نییە کەسێک تەنها خۆی بە ئیستیبدادی بیکە بەڵکووە بێ ڕاوەرگرین لە بەرامبەرە و یەکێک لە دافعەکان کە زانان دەڵێن ئەگەر ئازادی بۆچی مەسەرن پێویستەکە بڵێن ئازادی ڕەهانیە ئەڵێن یەکێک لە فاکتەرەکان بریتێ لە فەزیلەت ڕشتێک هەیە لە ناو مرۆڤایەتیە پێڵەن فەزیلەت ئەو خاڵە گەورانەیە کە ئەو شتە سیفەتە گەورانە کە ئینسان ئەگەر ئەنجامی با خۆی پێگەورابێ ئەڵێن ئازادی لەین بەدەم پێدانی ئازادی بە کۆمەلگا گەورەبوونی ئەم ئینسانەیە هەر ئینسانێ پارێزەری ئازادی بێ لە هەر شوێنێکابێ خۆی پێگەورابێ چ جاوێکەوە خەڵکیشی پێگەوراکە. لە مەسەلەی بابەتێکا کە جەنابە پرسیارە کرد بابەتی ئەوەی ئایا گەل ئیسلامە ئەمن بە معروف نەهی عن المنکەر کێمە کەسێک ئەڵێ مەکە و ئەوە حرامە و ئەوە ناشەرعیە و ئەوە غەڵەتە و ئەوە مەسەلەن کوفرە و ئەوە نیفاقە و فڵان شتە پێڵێن ئەمانەکەین ئایا ئەمەکو کۆتێک نییە بەسەر ئازادی شخصەکانەوە وا ناکە لەوەی کە من ئازاد نەبم نتوانم حرەکەتێکی زۆر باشکەم زۆر جار هەیە ئێمە پێمان دەڵێن مامۆستایانی ئاینی وان کردووە کابرای بازرگان ناتوانێت لە بازاڕە کەسابەتێکی ئازادانە بکە هەر خێراڵن ئەوە حرام و ئەوە شەرعی نیە و معاملەتان بەتاڵ و ئەوە ڕیبایە ئەوانە. لە ڕاستیە مەسەلەی ئەم بابەتە پەیوەندی بە مەسەلەی ئازادی و زەوتکردنی ئازادی نییە بەڵکو قسەیەکی زۆر جوان قولەیەکی زۆر جوان هەیە دەڵێن مەسەلەی ئەمر معروف و نەهی عن المنکەر بۆ کاراکردنی تاکێکی موسڵمانە بۆی لە ئازادیە سەرکەوتوو بێ بۆی لە ئازادیە لە مارەسەکردنی چەمکی ئازادیە سەرکەوتوو بێ کاتێکە بە کەسێک گەڵەی ئاوا بڕۆ بەڕێگایە بۆی کە تۆ ئەو ئازادیت ئەو پێشڕۆکردین کە هەیەی لە کەداری نەکەی بۆی ئەو ئازادی کە هەتە نبێتە زەرەر بۆ کۆمەلگا نبێتە زەرەر بۆ نیشتیمانە بۆ هاوڵەتەکانی خۆت و نبێتە زەرەر بۆ خودی ژیانی خۆت بۆ خودی مرۆڤەکە خۆی ئەبێ بزانێت چووکە خۆ هەموو جوڵەیەکی ئینسان کەیگا حرەکەتێ لەسەر حسابە چ لە ناو کۆمەلگا لەسەر حسابە کرێ لە دەوروبەر تا حتا لە خێزانە بۆچی لە ناو موسڵمانان لە ئیسلامە باوکو دایک گرنگێکی گەوران هەیە لە ناو خێزانە چونکە ئەدووکیان دوو مامۆسان لەسەر شانۆی ژیانن ئەم دوانە حرەکاتی ئەوان دەبێتە ڕسم وێنەیەک لە ذاکیرەی مناڵەکانە نەچەسپێت و ئەوان سپێنی ممارەسەی ئەو جۆرە حرەکاتە ناکەن جوڵانە ناکەنەوە وەیە پێویستەکات دایک و باو دوو کەسی پەروەردەکراوی چاکی ڕێک و پێک بن تا ممارەسەکانی ئەوان وابکە لەوێ مناڵانێکی سالار لەنە کۆمەلگا دروست ببن هەموو معناجاکان و شتە جوانەکان بکەن بە قیەم بە بەهات جێبەجێکەن لێرەوە کاوە دەگەڕێنەوە بۆ ئەوەی کە کاتێ بە کەسێک ئەوترێ ئەوە بکە ماناوە نییە ئازادیمان لە سندی ئەمانوێت کارات بکەین ببیتە کەسێکی کارا موسڵمانێکی کارا کە لە ئەنجامدانی ئازادیەکانە خەلەت دروست نەبێ ئەمەیەکێکە لەو فاکتەرە گەورانەی خۆچووکە هەموو وەکو چۆن مەسەرەن کاتێک ئێمە مەشروعێکی فێرکردنمان هەبێ مەشروعێکی ئیقتصادی و ئابووریشمان هەبێ پێویستەکە ساڵانە پێداچوونەوەیەکی پیا بکەین بزانین خەلەلەکانی ئەو پرۆژەیەمان چییە خۆ هەموو مەرج نییە ئەو پرۆژەیە بە شێوازێکی زۆر بە ئاسایی بڕوە هیچ خەلەلێکی توش نەبێ ئەڵێن بە کورتی ئەڵێن ئەم بابەتە بیتێ لە پارێزەر ئەڵێن کاکە ئازادی زەماناتی پێویستە ئازادی لە ئیسلامە کۆمەڵە زەماناتی هەیە بۆی ئازادیەکە لە کەدار نەبێ بۆی ئازادیەکە بە بەهایی بمێتە چووکە ئازادی بەهایەکی مرۆیە ئەم بەها مرۆیە بێت هەر قیمەت بێ لە ناو کۆمەلگا بەهای لە دەست نەدا بێت بە ئازەمایکی لە زەمانەکانشی ئەمە معروف و نەهی عن المنکەرە بەڕاستی ئەو بابەتە پارێزگاریەکانێکی لە خودی بابەتی ئازادی نەخوانە خواستکۆت و بند بێ شتێکی ترمان هەیە کە زانان دەڵێن زۆر جار هەیە جەهلی ئینسان بە خودی خۆی چونکێکە لە بنەماکانی ئازادی بێتێ لە نەقدی زات
ئێمە فێر ببین جابەجا بە خۆمان بچمەوە هەڵام کردووە حاسی وەنفوسکم قبل أن تحاسبوا ئەم قاعدەیە پێمان دەڵێت چونکە ئەگەر نەقدی ذاتی خۆت نەکەی کە هەموو کەسێکی ئازاد نیت ئەگەر من وەکو ڕۆبۆت وابم کەس مەسەن محاسبەم ناکە بەس ئەگەر مرۆڤم ئەبێ دانیشم بە خۆم بڵم چیم هەڵەیە چەندە هەڵم کردووە چیم ناشرین و چیم جوانە ئەم بابەتە جۆر هەیە ئینسان لەبەرەوەی کە نەقدی خۆی ناکە بەردەوام خۆی بە باشە بینە کە صیفەتی ئەنانیەت واکە لە ئینسان قەت خۆت بە ناشرین دەرناخی و خۆش بە ناباش ناناسێنی پێویستە کا کەسێ بە تۆ بڵێ ئەمە ناباشە بە تۆ بڵێ ئەمە خەلەلەکەتە لەوێدا بۆیە بەڕاستی پارێزگاریکردن لە خودی ئازادی دەست خۆش دکتۆر ئێمە دکتۆرگیان من لەم ئەم ئیجازە بێ من لەم ئەمر بە معروف نەهی لە منکرا من هیچ شتێک تەناقوزێ نابینم لەگەڵ ئازادیە چونکە خۆی گەر سەری ناوکەی بکە ئەمر بە معروف و نەهی لە منکر یان ڕێگری لە خراپە و فەرماندان بە چاکە يعني كي هي يعني كي هي هیچ بەرکەوتەیەک نییە كي هي ئەمەی پێ ناخۆش بێ يعني تۆ گەڕێگری لە ستەم بکەی ئێمە ئازادی سنووری هەیە سنووری نییە خۆ هەر بە ئەترافی غەریبەکانش ئازاد بێ سنووریە بێ ینی ئازادیەکە تۆ کاتی ئەوەستێ کە تەجاوز کاتسەر مافی خەڵکی تر ئەی منەگەر لە کاتێکە بنم تۆ تەجاوزەکەی مایف خۆت بەزاندووە چی تەجاوز سەر مایف کەسێک تر خۆم نەبێ ڕێگری لێ بکەم یعنی لەبەر و ئێنجاشتی باش یعنی تۆ خەڵکی هاندەی لەسەرشتی باش بۆ خراپە ئەنجامش لە ئیسلام باشەکان ئازادیە خۆمام سەنگی خۆزای خۆمە بە ڕەهایی بە هەروە بەرەڵا نەکرۆ لە ئیسلام یعنی هەر کەسێ بێت و چ شتێکی خۆی بە عەقڵی خۆی بە باشی زانی و جاران قانونی حیزبە هەبووە وانە يعني كمال كساني شارزة كتقديري مصالح ومفاسد كان شارزة بالشرع شارزة بال هي كمالجا وانا بقول شغل بالسن اما اگر كيستا اگر خلقانك لم بيسر بريا خوان وابزان اركتاكي كلاشون ناو بريق ورقرين ودوباره اقرينوا تعوكات سڵاو بەڕێزان ئێمە ئەگەڕێنەوە بۆ نێو بابەتەکەمان دکتۆر محەممەد پێش ناوبڕەکە قسێکم هەبوو لە سیماوەسا فەرمی قسەیەکی زانایەک هەیە فەرمێ الحرية فطرية ئەڵێ خودی ئازادی هەر لەگەڵ فطرەتی ئینسانایە بەڵام لا يقيد إلا لأمر طارئ لصالح الإنسان بەڵێ زۆر تەواوە مامۆستایان خۆی لە ڕاستیە ئەکرێ بڵین ڕۆژ ئاوا فیترەتی ئینسانی تێکداوە لە وەختی خۆیەکی ئێمە کەمان خوێن لە بەغا ئەو ئاەتەی خۆی پەروەردگار کە شەیتان کە قسەی شەیتانە هێناوێتی خی گەورە ئەوەش خۆی بۆ خۆی جێگەی سەرنجە ولآمرنهم فليبتكن آذان الأنعام ولآمرنهم فليغيرن خلق الله طبعا ڕەنگە 40 ساڵ پێش ئێستا پێناسەیەکی بۆ کرا بەس ئێستا پێناسەیەکی ئێستا لێگرانەوەی تری بۆ کرێ تغيير جنس إنسان كخوي پروردگار خوي فرمي يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل تاكوتا آياتك ذكر وأنثى استا قرانكاريت يا دروستك لا قلت فيديويك هي پیاوێک ئافرەتێک گەڕوا بەڕێگەیە پیاوێکی بینێن لەگەڵ کچەکەیە ئەمە لە ئەوروپا ئەڵێ ئەوە کچدا ئەڵێ بەڵێ ئەڵێ ئەی بۆچی ڕەنگێکی پەمەی لەبەر کردووە ئەڵێ کچە و ڕەنگی پەمەی جوانە بوو ئەڵێ تۆ بۆ سەپانوتە بەسەریاکەوە کچ بێ لی گەڕێبا گەورە بێ کە گەورە بوو خۆی بڕیار بە ئایا کچە یا کوڕە یا شتێکی ترە بەو شێوازە لە بابەتی ئەمر بە معروف و نەهی لە منکەر وەکو جەنابی دکتۆرش ئاماژەی پێکرد طبعا ئێمە دوو شتمان هەیە یەکیان تەکلیفێکیان ئیمتیثالە یەکیان فەرمان پێکرانە یەکیان جێبەجێکردنە لە تەکلیفە ئێمە ئازادی نییە هەمووان وەکو یەکوین یا أيها الناس اعبدوا ربكم الذي خلقكم والذين من قبلكم لعلكم تتقون لا تەکلیفە ئێمە ئازادیمان نییە چونکە ئێستا ناتوانێت ئینسان بڵێ کاکە من ئازادم لەوەی مناڵەکەی خۆم خۆش بێت چونکە شتێکی فطری غەریزیە ناتوانێت بڵێ من ئازادم لەوەی یەک زائید یەک کاتە دوو ئەو مەجای ئازادیتیان نییە بەس لە مەجال لە ئیمتیثال و لە جێبەجێکردنا مەجای تایە فمن اهتدى فإنما يهتدي لنفسه ومن ضل فإنما يضل عليها دوای خی پەروەردگار پێغەمبەری سەلەم وەکو وەکیل نەناردووە یعنی هەد بەلاغیان لەسەر بووە ئازادیەکەی گەیاندووە بە ئینسانەکان شتێک سەرنجی ڕاکێشام دکتۆر سەبارەت بەوەی کە خی پەروەردگار ئاەتێکی هەیە فەرمێ وما يؤمن أكثرهم بالله إلا وهم مشركون
ئەم ئازادیە کە لە ئیسلامە هەیە دەواازەیە بۆ تەوحید ڕزگارکردنی ئینسانە لە غەیری خوا بۆی کە بە ئاراستی خی پەروەردگار بڕوە بۆیە شیرک کە گوناهێکی زۆر گەورەیە پانتاییەکی زۆر بە فراوان هەیە لە قورئانە ناکرێ کورت هەڵبێت لەوەی کە ئینسان دوعا بۆ غەیری خوا بکە یاخود سوجدە بۆ بتێبەرێ یاخود تەنها بتێ بکە بە واستە لە نێوان خۆی و خوا ئەم مەفهومە زۆر زۆر لەوە قوڵترە یعنی ئێستا خی گەورە قوبولی نییە کە بتێ بکەی بە واستە بۆ گەیشتن بەخوا کە شتێکی مەشروعە ئەی ئەگەر خوا بکەی بە وەسیلە بۆ گەشتن بە شتێکی نامەشروع شرکێکی زۆر زۆر گەورەترە لێرەیە هەر شتێک لەخوا دوورمان خاتەوە لە ڕێبازەکەی خی پەروەردگار لامان بە جا ترس بێ جا حەز بێ جا خواز بێ ئەوە تووشی شرکمانەکە بە جۆرێک لە جۆرەکان تووشی شرکمانەکە سێری کە خی پەروەردگار لە قورئانە ئیستیفامێکی ئینکاریە کە ئەفەرمێ ئەتەخشەونەهم جا ماڵە سەروەتە سامانە هەر شتێک ئێمە کەواتە ئازادی دەواازەیە بۆ تەوحید هەر کەسێک هەر شتێک هەر بابەتێک هەر عاتیفەیەک هەر مەشاعیرێک ئینسان دوور بخاتەوە لەو ڕێگەی کە بمانگیانێ بەخۆی پەروەردگار ئەتوانین بڵێن تووشی چی بووە تووشی حاڵەتێک لە حاڵەتەکانی شرک بووە کە ئەمە زۆر گرنگە ئینسان ئەبێ خۆی لێ پارێزێ ئاەتەکە ژەروا فەرمیە بۆیە زۆر لە خەڵکان هەیە کە بڕیان هەیە بەخوای گەورە بەڵام تووشی حاڵەتی چی بوون حاڵەتی شرک بوون دەسەڵاتدارێک فەرمانێ بکا بەسەر تا فەزلی فەرمانەکەی ئەو بەی بەسەر فەرمانەکەی خی پەروەردگار تووشی حاڵەتێک لە شیر بووین ئەگەر ترسوبیم یەک زیاد لەو ترسوبیمەی کە هەمانە لە دڵمانە بەرامبەر بەخوای پەروەردگار لە خەڵکەوە دابەزێ بۆ سەدڵ و دەروونمان ئەو تووشی چی بووین تووشی شرک بووین ئەگەر بێت و ماڵ و سەرۆت و سامانمان زیاد لە فەرمانەکەی خی پەروەردگار خۆش بێ و تووشی شرک بووین کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە دەستەواژەیەکی دقیق وەسفێکە فەرمێت تائیس عەبد دینار بە عەبد نایە بە و تائیس عەبد درهم کەواتە ئەمە زۆر زۆر گرنگە کە ئینسان خۆی تەجەڕود کە خۆی ڕزگار کە لە هەموو شتێکە لە غەیری خی پەروەردگارە بۆی بە ئازادانە بگاتە لای خی پەروەردگار ئازادی ڕادەربڕینمان باس کرد تەبعەن شتێکمان هەیە پێوتێ ئازادی ئیعتیقاد و ئازادی باوەڕ دکتۆر من حەزەکەم باسی خاڵک بۆ پێش هەر لەسەر هینی تعقیبان لەسەر قسەکەی جەنابە کە باسی جێندەر و شتانت کرد باسی ئەومان بکردە ئەم تێڕوانینەی ڕۆژئاوا بۆ ئازادی بۆ چەمکی ئازادی بەم شێوە تێڕوانە سەر لە چیوە دەرەهێنێت ئەمە زۆر گرنگە وانە یانستامەی ئایا سنوورەکان بۆ ئینسان خۆی دای بنێت یا وەکو ئێمە بۆی ئەڕوانی کە بێ مەرجعیەتی سنوور چییە شەرع دای بنێت یعنی خوا دای بنێت کە ئێمە خەلق کردو یا ئینسانەکان خوا دای بنێت کە مححکومن بە جەهل و بە ئارەزوەکان و بە بەرژەوەندەکانی خۆیان من حەزەکەم ئەگەر هین بێ من نەختی قسە لەسەرمە بکەم طبعا ئەوەی ڕۆژاوە ئەمڕۆکە من طبعا زۆر جار لە عقاید ئیسلامیە باسی حسن قوبح خوێنمەوە لە مووقفی هینە ئیسلامیەکان فەرقە ئیسلامیەکان لە حسن قوبح طبعا معتزلەڵێن عقل بەتەنیا ئەزانێ حسن قوبح ئەعمال ئەفعال چییە خۆی لەبەرەوە ئەگەر پێغەمبەرش نییە هەر مکەلەفە ئینسان چونکە ڕەسوولی داخلی پێزانێ ئەشاعرە ئەڵێن عقل لا يستقل بمعرفة حسن وقبح الأفعال أبي شرع بيت بلي أو حسنة وقبيحة أو جوانة أو ناشرينة ما تريدية لو بينان ما تريد عقل إدراكي كابلان بيوزي بوحي بوي بلي بيكومك من هندي جار ألم يعني كاتك أم هني أم هالوسي بشريت أبينم أمروكا كواب بشريت أكن أمانيك أمرو بشريت بري وأبن أتركين مثلا چی لۆبیەکە چی دەستێکی ڕەشە ئەم بەشێت بەو ئاقارە ئەبات یان خەریکە گەمە و قەناعەتی کە فعلەن ئەشاعرە زیاتر پێکاویانە کاتێک کە یعنی ئەوە تا ئەمڕۆ کە بەشێت نازان یعنی وەکو جەنابەت ئاماژە بێ خەریکە فترەی بەشێت ئەگۆڕن خەریکە سروشتی بەشەر ئەگۆڕن یعنی تۆ بێنە پێش چاوی خۆت 50 ساڵی تر ئەگەر ئەم لە غەربە ئەم هەڵمەتەی کراوە بۆ گۆڕینی جنس و بۆ تێکدانی جنس و بۆ ئەم ترانسجێندەر و بۆ ئەم فراجێندەری و ئەم شتانە یعنی خۆسە بەس نێرومێ نییە یعنی لە 12 جۆردا نێرە یان مێیە لە نەفسی خۆیان چۆن بۆ خۆی ئەڕوانێت ئەوێ چۆن بێ نازم
يعني كومل مسائل كومل هنا عندنا إنجا مثلا منال كنايلن سعر اللي خره نايلن كومل شدكات كشرة جاي بيدن تحكم لشتيكي زور مصيرية بكات كسبينة يعني أي خنجر كومل هرمونات ودرمان وهنا تقداني نكر فطري باش تقداني نفسية وجسمي أم إنسانة كدواي سائبين يعني هنا كده دركوتوا ناخذ له درجة مكانية نسبي انتحار الان نسبي خو كجي لنا واني ك جنسي خوان قريل لهموينه كتير زياتر بو چون كتو كبرى مناله كبرياري داود اشتكاني نزانيوا اسا كفامي كردوتو سير كان مثلا بياو خوي كردوت افرت ان توانو مارسي افرتيتي بكات نش اتواني مارسي بياتي خوي بكات لبرو فعلا يعني بشرية يعني خريكة قاموا قناعتك فعلا بشر يعني ألم أستاهل للشر سدي بستويكا لسدي التكنولوجيا ولم هم بيشكوتنا خريكة وايلي ديك حسن يعني مصل برجوندي وزارة كان خونا زاني حسن وقبحي اشتكان نازانت أويك أم زيركي هنا ذكاء الاصطناعي أما زاني سبين أجر سر بقرا أجر سنوري أجر شرع نبي دينك نبي سنوري بودابني أزاني سلتشو درين أزاني شن كارثات أنيتو بو بشريت صوتي دنجي تو كوبيا كان هزاق سبنا بدمي تو كان دنجي تويا شكلي تو كوبيا كان هزار شتي خراب توي نوعي يعني هزار شتي خراب بوجه سيتو أكن أما أجر دين نبي الرجلية بقري أجر يعني سنورة كان يعني أبي دعاء بقرينه بلي أبي سنورة كان كسيك دايبني وخوا خوا فألا يعلم من خلق أبي سنورة كان كسيك دايبني فعلا شارزايا بدروني إنسان شارزايا بيكاتي إنسان وشارزايا برجوندي كاني أو شتاني برجوندي إنسان كان تحقيقا كان جالس كده تصيل الشخص كما منصام يعني هند الشد هي لواقعها هرب خوي سنودار يعني هر واقع خوشي بوقي الاشياء تاخذ سنود بودا انا بدوي وهند وتوانا هر خدي عقل خوي سنوده هر عقل بيا مالج اوي كجناب فرمون هذا اصول كانوا زاناني اشعري لقال معتزله لسر اول كان شدنيها مشتك عقل تي جوان دلا شرعي شاه جوان به وكل شلون همشتي شدني قال عقل انسان قبيح بو لشريعه الشهر بقبيح زانره أو واقعة مرجية أو كعقل إنسان ليزان موالية كمعتزلة لبروي كعقلية بإسلاميان صياغة كراب ودار الرجابو بوي وان أزاني عقل درب باشكا أجر علمانيان دار الرجابة وكو غرب عقليتك بالثقافي غربي دار رجري وتأوشتاني كإيمة من خرابة لا باشا أو لا إما باش لا يخرافها كاتب معتزل كوان الواقع باشخانة إسلامية كيو بزانن لو باشخانة إسلامية كيو وشتانو ناخو قصاد أجر هر وحينا وكاتي خوي بيوتنا أو جوانا بمعتزلة وناشينا لريكيو بعقل تنها بعقلنا أنتواني والله جوانا وناشينا إما لن كان يجوا شيء أساس شو كذا بيدقي بيشتري بيوتين لا شعوري إما أو وجودي هي بويا زاني وايا أجر هيج لو أنا نبوالك يوم نزاني ونكاك ولا نش كذا نخوش نيكي خوش وان كي جوانا وأنا أقول بأنك عقل إنسان تنافي رابوايا سيزور جوانا كله هر باشيك أبيني هر صفتك جوانا بلنا وبشريته جيدسي بيغمبرك أمرك كالحاد يعني غرب كرول الحاد كردو أيوة جيدسي بيغمبران بني بولا بزان بشري بروكيوبا همو آماجا كان دكتور بو آراستي كروج آوا برو كندلانك أروا الرو أتشي هێشتا بە خۆی نازانی و ئەو کاتە ئەبێ هاوار کا بۆ دین بڵێ دەستم بگرە و ڕزگارم بکە ڕۆژ ئاوایە بەرەو ئەوە ڕواڵێ ئێستا ئەگەر دیقەت بە کەسێکە چی خۆیەکە بە سەک کەسێک خۆیەکە بە ئەسپێک کەسێک خۆی مناڵەکاتەوە لە ئەوروپای بڕۆ عەرەبانەیەکیان کردووەکو مناڵ ئەیەنێ تەمەنی 20 ساڵ 22 ساڵ 25 ساڵە یەت و ئەڕوا مەمکە مژێ لە دەمیایەتی ئەمە خۆی وا هەستەکە بۆ شێوازە ئەوەی کە خۆیەکە بە سەگ لای ئەو بە پێناسەی بە غەرب ئازادیە لای ئێمە کۆیلایەتیە
کۆیلایەتیە کە خۆی ئەکا بە کۆیلە بۆ حەزێ خواستێ ڕەغبەتێ ئارەزوویەکی خۆی والله مسخبوونە ئوستاد لە کاتێکا دەستدانی کیانی ئینسانەکەشە ئەم ئینسانە کائینێکی ڕەبانیە هەچی لەم گردونیایە هەمووی مسەخەرە بۆ ئەم ئینسانە لە بۆ تاوانێکی زۆر گەورەیە کە ئینسان کوڕنوش بەرێ بۆ خۆر و مانگ ئەزان بۆ چونکە مرۆڤ لە خۆر و مانگ زۆر گەورەتە خی گەورە بۆ خزمەتی ئەم دروستی کردووە دەی باشە ئەم دێت خۆی والەیەکە ئەم شتەکە ئەبێتەوە شتێکی معاکیس و پێچەوانە ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە ئەوەی کە جێی سەرنجە طبعا لەم دواییانەیە سەبارەت بە ئازادی غەرب ڕۆژئاوا وەکو ئەوترێ یعنی گورزێکی کوشندەی بەرکەو لەم دواییانە لە سێ حاڵەتەکەم بە کورتی ئاماژێ پێکەم یەکەم جەنگی ئۆکرانیا ڕۆژ ئاوا مامەڵەیەکی نائەخلاقیانە ئەکات بەوەی کە دیفاعی لەکە ئەڵێ وەکو ئێمە بیرەکەنەوە و قژیان زەردەوە و چاویان شینە و ئەوە شێوازیان ئاوایە و کولتوریان وەکو ئێمە وایە ئەمە نەزەریەی ئەخلاقی ئازادی مافی مرۆڤ لە ناو ڕۆژ ئاوا کەوتە ژێر پرسیارەوە لە جەنگی غەزەیە بایدن ئێستا دێ دیفاع لە چیەکە دیفاع لە ئافرەتانی ئەفغانستانەکە بۆ خوێننی باڵەکە بخوێن دراسی جامعیانە بێ لە کاتێکە کە خۆیان لێ بوون هەزاران ڕەنگە دەیان هەزار ئافرەت کوژرابێ باشە بۆ باسی کەتی تەندروستی ناکە کە کەتی تەندروستی لە ئەفغانستان ئەناڵێنێ بەدەست کۆمەڵی گرفت و کێشە و تەنگەژەوە باسی ئەو ناکە بۆ ئیلایە باسێواکە ئامان مەبەستێکیان هەیە مەبەستێ شتەکانیان نائەخلاقیە لە کەتی غەزە هەزاران ئافرەت ئێستا دەیان هەزار ئافرەت ئاوی خواردنەوەیان نییە کە بیخۆنەوە ئاوێکی پاکیان نییە بخوێنەوە بزانە چیان لێ دێ بەرگەری ناکە معارزە دژە بۆی کە جەنگەکە بوەستێت هەردش بۆ وەستانی جەنگەکەیە ئەمە حاڵتێکی تر ئەوان هاتن لە بابەتی جامی جیهانی کەسی عالم لە قەتەر کە کردیان طبعا ڕۆژ ئاوا سەقافەتی خۆی کردووە بەچی بە سەقافەیەکی بە کردوێتی بە شتێکی ئینسانی ئەنجا معسووم کە ئیهێنێ ئێسەپێنێ بەسەر ئەڵێ ئێمە جەندەرمان قوبوڵە کە کەمینین تۆ مافی ئەوە نییە کە ڕێگری لە منکەی لەویا لە کاسی عالم لە قەتەرا ئەمری ڕۆژ ئاوا خۆی لە دەستدا بەهاکانی خۆی لە دەستدا بۆی کە ئێنێ جێندەر هاوڕەگەسخوازی ئێنێ ئێسەپێنێ بەسەر لە کاتێکە ئێمە قوبوڵمان نییە کاکە ملیارەها خەڵک هەیە هەر لە خودی خۆیان ئەوەی قوبوڵ نییە لە ئەوروپایە هەر مامۆسایەکی زانکۆ بێت لە تویتەرە یەک لێدوانی تەغریدەیەکی هەبێت تویتێکی هەبێ بۆی کە دش بە جێندەر بێ هەزاران نامە ئەچێ بۆ زانکۆکە بۆی کە ئەو مامۆسایە فەسەدکەن وەکو دکتۆر ئاماژەی پێکرد لە هۆلۆکۆستە ئەگەر ئازادی ڕادەبڕینێ کاکە ئێمە ڕەرزیەکەین ئەڵێم ئەمە ئەسڵ و ئەساسی کەواتە ئێمە گەشتوونەتە ئەو دەرەنجامەی کە ڕۆژ ئاوا بەرەو جۆرێک لە نهیاری ئەخلاقی ڕوا بەهاکانی لە دەستداوە و ئازادیەوە ئینتیقالی کردو بۆ ڕەغبەت بە ناوی عەقڵ و ئازادی و قساکە بەڵام ڕەغبەتگەرایی و حەز و خوازگەراییە بەرەو حاڵەتێک لە ئینهیار ئەڕوا و بەبێ بنەمای دینی وەکو دکتۆر ئاماژەی پێکرد ممکن نییە کە کۆمەڵێک قیود کۆمەڵێک کۆتوبند هەبێ ئێمە بپارێزیە لەوەی کە سنوور بەزیێنی بکەین بەرامبەر بە یەکتری سەبارەت بە ئازادی ئەگەر شتێکی ترما بێ پێم خۆشە لە چەند خولەکێکە ئاماژەی پێ بکەین و کۆتایی پێبین بە بەرنامەکەمان ئەڵاوی کە قسە لەسەر کەینێکی لەو شتانەی تر بابەتی ئالی ئیسلام تێڕوانی ئیسلام بۆ مەسەلەی ئازادی وەکو تێڕوانینێک و پاسمەنگ لە سەرەتا وەکو تێڕوانی ئەوروپیەکەی نابێتەوە تەنها بە لایەنە مادیەکەی جەستەی ئینسان خودی خۆی وەکو باسمان کرد لە ڕەهەندی ڕۆحیش و ڕەهەندی معنەویشی هەیە کە ڕەهەندی فکری هەیە بە هەمان تێکەڵیەکە لێرەوە کۆمەڵەشت هەن لە ئیسلامە خۆی بۆ خۆی کاتێککە مسلمان ئەنجامیانەدا یەکێ لەوانە بابەتی ئەم عیبادەت و خواناسیێنی کە ئێمەی کە نوێژ و ڕۆژ و تاعات و ئەوانە قسەیەکی جوان هەیە کە دەڵێ خودی ئەنجامدانی پەرستشەکان بۆ خوای گەورە شۆڕشێکی ئازادانەیە کە ئینسان ئەنجامێدا هەموو ڕۆژێک شۆڕشێکە کە تۆ ئیکەی لە دژی هەموو ئەو حەزانەی کە واکە لەوەی کە ئینسان بچوو کاتەوە کە ئینسان بەرێتەوە و خۆی کا بە سەر خۆی کا بە پشیلە خۆی کا ممارەسەی شتێ بکە کە کیانی ئینسان دابەزێنێ بۆیە دروشمە بەندایەتەکان بەواژ بە شەرعیەکان کە ئێمە ئێستا ئەنجامیە دێن لە ڕووی شەرعیەوانێ لەوانەیە لە دیدی هێندێک کەسا پێت وایە کۆتێک بێ لە کۆتەکان و زمان بۆ کوڵن کۆتێکە بەسەمان فەرز کراوە بەڵام خۆی بۆ خۆی بەڕاستی ڕۆژشۆڕشێکی گەورەیە ڕۆژانەی ئێمە ئەنجامێدین یعنی هەموو نوێژێکی جەماعەت کەیکەین هەموو فەرزەکە ئەنجامەدەین ڕۆژ و ئەگرین ڕەمانی ڕەمەزانە هەموو ئەمانە بەشێکی گەورن بۆ ئەوەی پەرستگایی لە خودی ئەم ئازادی ئینسان بکەن بۆەوەی کە گەشە ئەمە زیاتر ئەم ئازادیە ببێتە قیمەت و بەهاکەی خۆی وتمان ڕێز لە ئینسان بێ بڕێز بێ بۆ ئینسان خوا نەخواسە ئینسان بچووک نەکاتەوە
شتێکی قسەیەکی ئەو قسەی کاتێک خۆی کە ساتەر وتی ئازادی ئینسان کەی دەست پێکا و کاتێک کە خۆت لە قویدی ئەخلاق ڕزگا کرد هەر کاتە شتێکە پیان ئەخلاق خۆت لێ دەرباز کرد ئێتە تۆ ئازادی ئێساوی کە ئەبینین ئێمە لە ئەوروپا ئەمە مارەساکەن بەڕاستی فەوزایەکی گەورەیە چونکە ئەوەی کە ناوی ئەخلاقا لە ناوی مەسەن شتێک هەر هەمان شێوە نەزەرەکەی سارتەرە بە فیعلی ممارەسا کرێ بۆ یەسێکی لە هەموو مواقف بابەتەکانیان هەمووی گەڕێتوانێت بۆ بەرژەوەندیە شخصیەکان بەرژەوەندیە تایبەتەکانی خۆیان ئەوەی کە لە دیدی ئەوانە بەرژەوەندیە بۆ ئەوان کەوا بەرژەوەندی چینێکی تایبەت ئێستا بۆ چوونی کە کاتێکیانێ مەسەن ئەدیانی ئیبراهیمی دینی ئیبراهیمی دروست کرد مەسەن بۆ منە هەموو عالم لە سێ لە ژێر یەک ئاینابێت و لە ژێر سیستەمی ئابووریا بێ و وارووا ژمارەی مرۆڤەکان کەمکەنەوە چونکە نابێ بۆ ژمارە زۆری زیاد بکە ساڵان نابێ ملیۆنەها کەس بمرێت لەبەرەوەی چونکە زەوی بەشی هەمووان ناکە ئەمەش خۆی بۆ خۆی بەڕاستی دیسان کارەسەدێکی تری گەورەیە ئەوروپایی کە بەڕاستی بۆ دژی ئینسان دژی مرۆڤایەتیە بەلا ئێوانێ ئازادی لە سەدان هەزاران کەس سنتۆ بە خاتی کۆمەڵی دابێت یعنی کورد مختصر مام سەگیانەمە توانین بڵێن یعنی ئەم وەزایستا بەشەرێتی تێکەوتو ئەی سەلمێنەیە کە بێ سنوورەکان بۆ بەشەر ینی ئاین دیاری بکات ئەوە تا جەنابەت ئاماژە پێدا فەرمووی کە ینی یەکێک گەنجێک کە بۆ ئەڵێ من کچم ئەچێتە حەمامی ژنان و ئەچێ لەگەڵ ژنانە مەسا چێ مسابقات بۆ یەکەم بێ خۆی کاتە کچ و ئەچێ لێ هەنەباتەوە مەسەلا ئەچێتە ناو ئافرەتانە بۆ مارسەی ڕەدی لەو ئەو جۆرەشتانە یعنی فعلەن ئێمە پوختەی هینەکە من ئەوەی کە قەناعەتم وایە کە ئەبێ ئینسان ینی بەخۆی ینی بە ممارسانی کەیکات ئەی سەلمێنەیە کە پشتالکردن لە دین و پشتالکردن لە مەرجعیەتی دین لەوەی کە بۆی دیاری بکە سنوورەکان ئەبێ سنوورەکان دین بۆ دیاری بکە ئەگەر دین دیاری نەکە ئەگەر بەرژەوەندی دیاری بکە ئەوها دیاریەکات ئەگەر حەز و ئارزوەکان دیاری بکات ئەوە دەرەنجامەکە ئەبێ یعنی ئەبێ قەناعەتی کولیمانە بێ کە ئەبێ بەڵێ ئەبێ دین وەکو جەنابش ئاماژە پێدا ئەبێ بگەڕێنەوە بۆ دین ئەبێ داوا بکەن جارێکی لە دین یعنی سنوورەکانی خۆی هین بکات ئەگینا بە شەریعەت بەرەو هەڵدێر و بەرەو دارمانەچێ مش بەڕاستی شتێکی دوکتۆر یعنی یەک شەی لەوانەکە تۆ ئێستا من باسەکەی هەموو لە دین هەموو نەزەریاتن باسیەکەین بەڵام واقعەکە چۆن تەطبیق بێ لە واقع بە خەڵکی بڵێن کاکە ئەمەیە ئەو ئازادیە جوانە ڕەسەنە پەسەندە گەڕەی گەورەی کە ئێمە باسیەکەین پێویستی بەڕاستی بە نموزەج هەیە بە نموزەجی گەورە هەیە خی گەورە کە باسی سیدنا ئیبراهیمەکە فەرمێ حەنیفەن موسلیمەن وما کان من المشرکین طبعا ئەگەر ئاوا ظاهرەن سێریکی هەر سێ دەستەواژەکە دش بە شیرکە حەنیفەن یعنی ئینسان تەبەڕۆکە لە هەر شتێک کە ببێتە ئەوەی ببێتە کۆیلەی و لە خی گەورە دووری خاتەوە کەواتە ئازادی حەقیقی وەک سەیدنا ئیبراهیمە کە تەبەڕۆکە لە هەر شتێک لە غەیری خی پەروەردگار بۆی ئازادی و ئازادانە بگەڕێتەوە بەلای خی گەورە ئێمە هاتینە کۆتایی بەرنامەکەمان سپاس بۆ هەردوو بەڕێزان جەنابی دکتۆر عەبدولکەریم و هەروەها دکتۆر محەممەد پێنجێنی خی گەورە پاداشتان باش سپاس بۆ جەنابش تا بەرنامەی هەموو بەخوای گەورە ئاسپێنی